بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت نێرانی بەڕێز و خۆشەویست. ئەمڕۆ وەزارەتی خوێندنی باڵا ڕیزبەندی نیشتیمانی زانکۆکانی ڕاگەاند و باشترین زانکۆی لەسەر ئاستی حکومی و تایبەت دیاری کرد. بە میواندارێک لە بەڕێزان دکتۆر یونس حاجی حەمە ساڵح بە بەرپرسی ڕێکخراوی شاین بۆ زانست و پەرەپێدانی خوێندنی باڵا، هەروە نەبەردکەری ئەندامی ئەنجومەنی ڕێکخراوی داگوتی لە مامۆستایانی زانکۆ و پەیمانگاکان لە ستۆری سەرکی لاورەی شەو دکتۆر سیروانەوەر مامۆستای زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین. وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕیزبەندی نیشتیمانی زانکۆ حکومی و تایبەتەکانی بۆ ساڵی خوێندنی 2017-2018 ڕاگەیاند و زانکۆی هەڵەبجا لە نێو هیچ ڕیزبەندیەکدا ناوی نییە و لا گروپی دی خۆی دەبینێتەوە. باشترین 5 زانکۆ لە پێوەری توێژینەوەی زانستی لەسەر ئاستی کوردستان برنتی لە زانکۆی کوردستان هەولێر، زانکۆی سۆران، زانکۆی سەلاحەدین، زانکۆی سلێمانی، زانکۆی چەرمۆ. لە پێوەری ستافی ئەکادمی باشترین 5 زانکۆ برنتین لە زانکۆی هەولێری پزیشکی، زانکۆی کوردستان، زانکۆی سۆران، زانکۆی کۆیا، زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر. لە پێوەری چاراشی نێودەوڵەتی باشترین 5 زانکۆ برنتین لە زانکۆی کوردستان، زانکۆی سۆران، پۆلیتەکنیکی هەولێر، زانکۆی دهۆک، زانکۆی ڕاپەڕین. لە پێوەری بەدواداچوونی دەرچوان و دەستکەوتی هەری کار لە کەرتی تایبەت و کەرتی گشتی برنتین لە زانکۆی کوردستان، زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی، زانکۆی کۆیا، سلێمانی، زانکۆی پزیشکی هەولێر. بە هەمان شێوەی زانکۆ حکومیەکان ڕیزبەندی نیشتیمانی بۆ زانکۆ تایبەتەکان ئاشکرا کرا. زانکۆ تایبەتەکان بە هەمان شێوە لە توێژینەوەی زانستی 5 زانکۆی گەشەپێدانی مرۆییمان هەیە: زانکۆی جیهان، زانکۆی ئیشک، زانکۆی کۆمار، زانکۆی ئەمریکی لە سلێمانی. لە ستافی ئەکادمی 4 زانکۆمان هەیە کە برنتین لە زانکۆی ئەربیلی نێودەوڵەتی، زانکۆی جیهان دهۆک، زانکۆی گەشەپێدانی مرۆیی، زانکۆی کۆمار. لە پێوەری چالاکی نێودەوڵەتی بەنسبەت زانکۆ تایبەتەکانەوە زانکۆی گەشەپێدانی مرۆیی، زانکۆی نێودەوڵەتی هەولێر، زانکۆی جیهان دهۆک، زانکۆی ئیشک و زانکۆی نەورۆز. ئەمە سێمین جارە ڕیزبەندی نیشتیمانی بۆ زانکۆ حکومی و تایبەتەکان دیاری دەکرێت و لە دووجاری ڕابردوودا زانکۆی سۆران پلەی یەکەمی بەدەستهێنا بوو، بەڵام ئەمجارە جیاواز لە ڕابردوو ڕیزبەندیکردنی زانکۆکان لەسەر چەند پێوەرێک هەڵسەنگاندنیان بۆ کراوە کە گرنگترینیان ژمارە و ئاستی توێژینەوەکان و ڕێژەی مامۆستا و قوتابی و ئاستی جێبەجێکردنی پرۆسەی دڵنیایی زۆری خوێندن و فێرکردن بوو. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر. سوپاس بۆ ئامادەبوونتان. کاک دکتۆر ومێ دەگەر سەرەتا لە بەڕێستان دەست پێ بکەین سەبارەت بە ئەو ڕیزبەندی کە دکتۆر یونس بوو، ئەو ڕیزبەندی کە ڕاگەاندراوە وەزارەتی خوێندنی باڵا ڕیزبەندی نیشتیمانی ڕاگەاندەوە، ئەو لەسەر چ بنەمایەک ئەم ڕیزبەندیە ڕاگەاندراوە؟ لە سەرەتا ئەو ڕیزبەندی کە ڕاگەاندراوە دیارە ئەوان سایتێکیان هەیە سەر بە وەزارەتی خوێندنی باڵایە بە ناوی نور ناشناڵ یونیڤێستی ڕانکین، لەسەر کۆمەڵێک هەڵسەنگاندن کە خۆیان بە پێوەرێک کە دایانناوە، هەڵسەنگاندنی زانکۆ، هەڵسەنگاندنی ئەکادمی، هەڵسەنگاندنی ئاستە جیاوازەکانی توێژینەوە و لەسەر ئەو ئەساسەی کە چۆنێتی وانەوتنەوە لە زانکۆکاندا و تێڕوانینی نێودەوڵەتی، ئەو زانکۆی تێڕوانی نێودەوڵەتی چۆنە، ناوبانگی زانکۆکە، پانتایی سەوزایی زانکۆ، پانتایی بەشی ناوخۆیی و کۆمەڵی پێوەری تیژ ئەوانی کە ئەو توێژینەوانی کە لە جۆرناڵە زۆر بە ناوبانگەکانەوانی کە ئیمپاکت فاکتەریان بەرزە بڵاوەکردن لەسەر ئەو ئەساسانە ئەوان ئەو ڕیزبەندیان ڕاگەیاندووە. بەڵێ ئەی پێ دوای ڕاگەاندنی ئەم ڕیزبەندیە کارێکی باش یاخود خەلەل و کەم و کوڕی هەبووە؟ دیارە من دەستخۆشی زۆرم هەیە بە وەزارەتی خوێندنی باڵا بە هەنگاوێکی باشی ئەزانم، بەڵام زۆر بە ڕاشکاوانەش هەنگاوێکی ورد نییە و پرۆسەیەکی وردیش نییە. ئەگەر تۆ تەماشای ئەو سایتە بکەی کە تیا ڕێیان گەاندووە، هەم هەڵەی ڕەنووسی
و ڕێزمانی و زمانەوانیشی تێدایە ئەی نەیانتوانێەوە لە ڕووی زمانەوانی کوردیەوە ئەو ڕستانە بە شێوەیەکی وا ڕیسکەن کە کەسێکی خوێنێتەوە بە باشی لی تێبگە چجای ئەوەی کە ئایا ئەو هەڵسەنگانی کە خۆیان کردویانە لەسەر چه ئەساسێک کردویانە من وا نازانم کە هەڵسەنگانێکی ورد بێت بەڵام دەستخۆشییان لێکم و پیرۆزباییشم هەیە بە و زانکوانی کە پلێکی باشیان هاوردووە بەڵێنی هیچ پێوەرێک دیار نییە کەولیژنەی کە سەرپەرشتی کردووە بۆ نمونە باشترین زانکۆ دیاری بکات کامەیەنی پێوەرەکان ڕوون نین هەمووی پێوەرن و هەمووی شتی ڕوونن بەڵام من وەکو تێبینەرێک وەکو کەسێکە لە دوورۆ تەماشایەکەم تەماشای سایتەکەیانەکەم هەڵەی ڕێزمانی لە نووسینەی کوردیەکەیاندا هەبێت ئەبێ ئەو کانیکەیان چۆن بێت بەڵ سوپاس دەکەین کاکتۆر یونس ماوەسانە بەردەگە بگەڕێن لای بەڕێزت سەبارەت بە تێبینی بەڕێزیشتان لەسەر ڕاگەیانی ئەم ڕیزبەندیە نیشتیمانیە زانکۆکان ئەمڕۆ من ڕوونکردنەوەی وەزارەتی خوێندنی باڵاشم خوێندەوە کە باسی لەوە کردووە ئەو 6 زانکۆی کە دیاری کراون لە گروپی بی هەمویان یەکەمن ینی ریزبەندی یەکەمی تێدانە لێن ئەوە کارەکەی چیە کە دانەیەکیان نەکراوە بە یەکەم و بە دووەم مەسەلەن سێم و چوارە طبعا سەرتا دەستان خۆش بێ و هیواداریشین بەرنامەیەکی باش بێت و کۆمەڵێک زەنەری بگەینە بینە بە ڕێزەکانتان طبعا بەر لە هەموو شتێکی مە بگەڕێنەوە بۆ ئەوە ڕاگەیاندنی ڕانکینی زانکۆکان لە هەموو دنیا بۆ چییە طبعا دەستپێکی ڕاگەیاندنی ڕانکینی زانکۆکان لە هەموو دنیا هەیە و بوونیشی هەیە وەک تاوەکو ئەمڕۆ زانکۆ نێودەوڵەتەکانیش تاوەکو بە ئێستاشەوە باستە و ڕانکینانەکەن بەڵام ئامانجی ئەم ڕانکینانە بۆ ئەوەیە کە منافسێک بخرن نێوانی زانکۆکانەوە و پلەبەندی زانکۆکان دیاری بکەن بۆی لە ساڵی ئایندە و ساڵی ئایندەی خوێندندا ئەم زانکۆی کە لە ڕانکینەدا بەزیە بەرەو پێش بڕوە و شتێکی زۆر نۆرماڵە لە هەموو دنیاگر متابعی سیستەمی ڕانکینی هەموو دنیا بکەی کە لە یونسکۆ هەیە و بە هەزاران زانکۆی تایە ساڵانە کۆمەڵێک زانکۆ پێشەکەون و پاشەکەون بەڵام ئەم ڕاگەیاندنە کۆمەڵێک بنەمای زانستی هەیە بە پێی ستاندەردی عالەمی بۆ نمونە یەکێک لە ستاندەردەکانەوەتانێکە ئەو زانکۆیی کە دەرچووەکانی لە چی ئاسیەکان بۆ نمونە زانکۆی وا هەیە لە وڵاتە پێشکەوتەکانی دنیا خەریجی وای هەیە خاوەنی خڵاتی نۆبڵە ئەمە پێوەرێکی زۆر گرنگە کە لە سادەی بۆ دانراوە چونکە ئێمە ڕێژی سەدیمان هەیە بۆ ستاندەردی لە سادەی تەرخانەکەی بۆچی بۆ ئەو خەریجانەی کە لەم زانکۆتە خڕوجیان کردووە ئایا لە چی ئاسیەکان لە ساچلی دائەنرێ بۆچی بۆ ستافی وانەبێژەکانی ئەو زانکۆیە ئەم لە ساچلە بۆچیە بۆ هەیکەلەی تەدریسی ئەو مامۆسایانی کە دەرسەڵێنەوە لە ساچلی ڕێژەکەیان بەرەکەوێت لە چی ئاسیەکان بۆ نمونە زانکۆی وا هەیە لە وڵاتە پێشکەوتەکانی وەکو بەریتانیا و ئەمریکا مامۆسای وای تەیە خاوەنی خڵاتی نۆبڵ و خەڵاتە بەرزەکانە ئێمە لە ساچلی ڕێژەی ڕانکینی بۆ دیاری کراوە لە ساچلیشی دانرێ بۆچی بۆ ئەو ڕێژەیە کە ئەم زانکۆیە لە چەند شوێنی بەناوبانگ کە ئەتوانێت مەقالات و بۆ توێژینەوە و پەیپەر بڵاو بکاتەوە لە سادەی کە ئەمێنێتەوە وەکو دکتۆر ئاماژەی پێکرد بۆ مەساحەی زانکۆ بۆ سەوزایی و بۆ بەشەناوخۆیەکانتی ئەمە ڕێژەیەکی ڕێژەی ستاندەردی عالەمی لە ستاسەکەیە بۆەوەی کە زانکۆیەک ڕانکینەکەی بەرز بێ یان نزم بێ بەڵام ئایا ئەوەی لە هەرێمی کوردستانە کراوە چۆنە طبعا لە هەرێمی کوردستانە هەمیشە ئەبێت نازی ئەم دوو زۆنە ڕابگیرێ وەکو کۆتا ڕوونکردنەوەی بۆ نمونە وەزارەتی خوێندنی باڵا دەرەنجامی ئەوەیە لە هەموو زانکۆکان یەکەمن واتە ڕاگەیاندنی ڕانکینە هیچ سوودی نەبووە لەسەر ئاسیەم جیهانی شتی وایە بۆ نمونە ڕیزبەندی زانکۆکان ڕابگیرێ بۆ نمونە 5-6 زانکۆ هەمویان یەکەم ئەزانی چی کاک حەکیم لە دنیا بە هیچ شێوەیەک لە سیستەمی ڕانکینی سەیری یونسکۆش بکە بە هیچ شێوەیەک نەبووە دوو زانکۆ لە ئاسی یەکەم ئابن یعنی بۆکو پێ ئاماژەم پێکرد ئەگەر تۆ متابعە بکەی لە زانکۆکانی دنیا ئەم ڕانکینە ساڵانە گۆڕانکاری بەسەرادێ و بۆ نمونە ئەم ڕانکینە بێت دەرەنجامێک بۆ ئەوەی کە ئەم زانکۆی وەکو ئاماژەمان پێی کرد کە ئەگەر بۆ نمونە پلەیە کاتۆتە خوارەوە بۆ ساڵی ئایندە پلە بڕاتە پێشترەوە کۆمەڵی خزمەتگوزاری و کۆمەڵی پێشکەوتن لە بواری خۆیان بکات بۆی لە ڕانکینی داهاتوە پلەی بەرز دەرەنجامی ململانی حیزبی وەزارەتی خوێندنی باڵا نەیتوانیوێنێ بۆ نمونە وەزارەتی خوێندنی باڵا نەیتوانێ و موفق بێت لەوەی کە بتوانێت بە پێی ستاندەردە عالەمیەکان بتوانێت زانکۆی بکات بە پلە 1 و زانکۆی بکات بە پلە 2 ئەگەر زانکۆی سەلاحەدینی هەولێر بووایە پلە 1 ئەوە زانکۆی سلێمانی کێشەی بۆ دروستە بوو ئەگەر زانکۆی سلێمانی بووایە پلە 1 ئەوە زانکۆی سەلاحەدین کێشەی بۆ دروستەوە بەڵام بۆیە کۆتا ڕوونکردنەوەی وەزارەتەوە بوو کە هەموو زانکۆکان لە هەرێمی کوردستان یەکەمن واتە کە زانکۆی هەڵەبجە کۆتا ڕیزبەندی بەرکەوتووە لەگەڵ زانکۆی سەلاحەدینە هەردووگیان یەکەمن بۆ چونکە بۆ نمونە زانکۆی سەلاحەدین بکە پلەی یەکەمە لە تایپی بی ئایە و زانکۆی هەڵەبجە لە پلەی کۆتایی تایپی دی ئایە واتە بەم ڕوونکردنەوەیە بێ هەردووگیان یەکەمن بۆیە لە هەرێمی کوردستانە من ئەتوانم ئێستا بە هەموو زانکۆکان وەکو مژدانە بڵێم هەموو زانکۆکان یەکەمن هیچ زانکۆیەک نییە ڕانکینی دۆ گروپەکان بیان بۆ هەمویان بوو ئەو بەپی ڕوونکردنەوەکە بێت ئەو ئاماژە بەوە ئەکا ئەڵێ ئەمەی کە ئیعلان کراوە تەنها بەوەکاری ئەلفوبی زمانی کوردیە بۆ نمونە هەولێر کە ڕەنگە لە پێشەوە بێ سلێمانی ڕەنگە لە پاشەوە بێ ئەنا هەموو زانکۆکان لە ئاسی یەکەمان بەپی ڕوونکردنەوەی وەزارەتی خوێندنی باڵا بەڵێ سوپاس دەکەم ئەگەر بچینەوە لای کاک دکتۆر سیروان کاک دکتۆر زۆر سوپاس بۆ بەڕێزیشان دەمەوێت سەرنجی بەڕێزیشت بزانم سەبارەت بەوەی
کە لەم ڕیزبەندی زانکۆ کە ڕاگەنراوە لە وەزارەتی خوێندنی باڵا پێ دوایە ڕەچاوی ستانداردی جیهانی کراوەنی پێوەرەکان ڕوونن بۆ دیاریکردنی ئەو زانکۆیانە؟ سەرەتا دەستخۆشی دەکەم بۆ بەرنامە جوانە هەروەها دەستخۆشی لە وەزارەتی خوێندنی باڵا دەکەین بە کردنی ڕێزبەندی بۆ جاری سێم خۆی لە خۆیدا ئەم ڕێزبەندیە شتێکی باشە بۆ منافەسەکردن لە نێوان خودی زانکۆکان هەروەها بۆ حکومدان لەسەر ئاسی زانکۆکان هەروەها بۆ تەقییمکردنی مستەوای علمی ئەو زانکۆیانێکەوە بوونی هەیە ئەوانە هەموو گرنگی خۆی هەیە بەڵام ئەو تێبینیانێکەوە لەسەرمان هەیە بۆ نمونە ئێمە چەند ڕانکینگێکمان هەیە یەک لەوان بۆ نمونە شەنگهایمان هەیە ئەو کە 15 لە بۆ جودە تعلیم دادنێ بۆ نمونە ئەو کەسانێکەوە دەرچوونە چەند دەرچوانی ئەو زانکۆیە چەند جائزەی نۆبڵیان وەگرتووە هەروە 120 بۆ ستافی تعلیمی یەکەیەکەوە ئەوان چەند جائزەی نۆبڵیان وەگرتیە ئەو سمێ فیلدسێکەوە لە بوای زانستی دەدرێتن و جگە لەوەش 120 بۆ مخرجاتی بەحثەکەی هەیە هەروەها ئەو دەستگایەکەوە تا چەند دەوری هەیە تەصنیفەش کەمان هەیە تەصنیفی تایمزەکە بریتانیا ئەو زۆر ئەوش مەشهور لەسەر ئاسی جیهانی ئەو زۆر گرنگی بە ئەوە دا سایتیشن تا چەند ئەو زانکۆی سایتیشنی تێدا کراوە تا چەند ئەو توێژنەوەکان اقتیباس ساتی لێکراوە لەو زانکۆیەکەوە بوونی هەیە جگە لەوە ئەوش 180 دەداتە ئەو بحوث توێژینەوەکان کە زۆر گرنگە هەروە ژینگەی فێرکردن جگەڵەوەش هەروەها دواتر ڕابطکردنی بازاری کار بە توێژنەوەکان لەم ڕێزبەندی جگەلەوەش ئەوشمان هەیە ڕێزبەندی تریشمان هەیە کە گرنگی زۆر بە لایانی متابعکردنی دەرچوانی زانکۆکە و هەروەها جگەلەوە چەند هەر دەرفەتی کاریان بۆ دەڕسێت دوای تەخەڕوجکردن بەڵام وەزارەتی خوێندنی باڵا ئەوەی جێی تێبینیە کە چەند شتێک لەوان بۆ نمونەشتەکان زۆر بەگشتیە هەروەک ئەو دوو بەڕێزەی پێشتر ئاماژەی پێکرد ئێستا ئەمە زانکۆی نازانین کامە زانکۆی یەکە زانکۆی دووە زانکۆی سێ زانکۆی چارە کە ئەمەش بەداخۆ بەهۆی ئەو بڕەوشە لەبارەیەکەوە لە کوردستان بوونیە هەمیشە بۆ دڕاگرتنی زانکۆکان ئەمیشە پەیڕەو دەکرێتن بۆیە خۆی دەبی بە دقیقی بۆ نمونە دەبی زانکۆک لە زانکۆک باشتر بیت چکە هەمووی عملێکی ڕاضی دقیقە حیسابیە هەموو پێوەرە هەمووی نمرەیە هەر کەسە و نمرەی خۆی دەبی نابی دوو وەچ چێک بیتەنان دەبی یەک لێکی باشتر بی بە کۆی گشتی جگە لەوەش لە تێبینەکانی ئەوەی خوێندنەوە کە ڕێگانەکەی وەزارەتی خوێندنی باڵا ئەوەی تێبینی دەکرێتن جەنابی وەزیری خوێندنی باڵا دەڵێ زانکۆکان لە 16,000 چووەتە بۆ 4,000 کە ئەمە جێگای دەستخۆشی بەڵام قسەی عامە ینی دەستنیشانی نەکردووە کام زانکۆ چۆن پێگەیشتووە کام ڕانکینگ کام ڕانکینگی جیهانی و ڕانکینگە معتەبەر نیە و لەسەر ئاسی زانکۆ بووە لەسەر ئاسی بەحسی علمی بووە لەسەر ئاسی فاکەڵتی بووە لەسەر ئاسی بەش بووە چونکە ئەو ڕانکانە هەمووی بوونی هەیە لە جیهان کە زۆر گرنگی پێ دەدرێت بەڵێ ینی ئێستا بە پێی ئەو پێوەری کە وەزارەتی خوێندنی باڵا پێوەری جیهانی کام پێوە ڕەچاو کراوە بۆ ڕیزبەندیەکە بۆ نمونە و باز لە وەزارەتی خوێندنی باڵا باز لەوە دەکات کە بە پێی پێوەرەکانی ستاف کۆنتڕۆڵی جۆری فیدباک توێژنەوەی زانستی چالاکی نێودوڵەتی و پەیوەندی لەگەڵ کۆمەڵگادا ئەو زانکۆیانە دەچێتە کام پێوەری نێودوڵەتی دەچێتە هیچ کام لە پێوەر نێودوڵەتەکان بۆ دەستنیشانکردنی باشترین زانکۆ ئەم پێوەرەی کە وەزارەت پەیڕەوی کردووە؟ بۆ نمونە توێژنەوەی زانستی ئەمە نازانین چەند نمرەی لەسەرداناوە بۆ نمونە چکە شتەکان دەبی دیاربی سایتیشن کەوا سایتیشن زۆر بە شێوەشی ئینشایی باس کراوە نازانین چەندی لەسەر کەس زۆر گرینگە ئێستا زۆر گرنگ بە سایتیشن ینی اقتیباس چەند ئەو مامۆستای زانکۆ کە بەحسەکەی دەکە تەنها بەحسەکەی تەنها بۆ مەبەستی تەرقیە کە بەداخۆ لە کوردستان بەشی زۆری هەر زۆری تەنها بۆ تەرقیەکردنە ینی مامۆستا پلەی زانستی بەرز بێتەوە ڕابط نییە واتە لینکێک نییە لە نێوان بازاڕی کار و لەگەر زانکۆکان نەبوونەتە پێگەشی سەربەخۆ بۆ ئەوی بتوان خۆیان بژێن و هەمیش کۆمپانیەکان ئەو متمانیان بە توێژنەوەکانی زانستی نیە زانکۆکانی بەداخەوە چونکە یاسایەکمان هەیە you have to lead the data to the conclusion not you conclusion the data to your دەبی داتاکە
قسە بکاتن نەک تۆ کۆنکلوژەکە چۆن بێ داتاکە بەو شێوەیە تەحویر بکەیت کە بەداخۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕات بە شێوەیەکی گشتی ئەمە شتە بوونی. بەڵێ سوپاس دەکەم کاک دکتۆر کاک دکتۆر یونس ئەگەر بگەڕێم بۆ لای بەڕێزت سەبارەت بەوەی کە ئەم ڕیزبەنی ڕاگەنراوە ئەگەر بۆ من لە گروپی بیە بۆ زانکۆی سلێمانی و سەلاحەدین و سۆران و کوردستان و زانکۆی کوێ و هەولێری پزیشکیەم یا هەر یەکەم بن ئەمە پێشبڕکەی زانستی دروست دەکات لە داهاتووش دەیانێ دەبێت هۆکارێک بۆ بەرزکردنەوەی ئاستی زانستی پێشبڕکەی زانستی نەخێر بە هیچ شێوەیە تۆگەر جیهانیان تەماشا بکەین ئێمە چوار وێبسایتی سەرەکیمان هەیە کە ڕانکینی زانکۆکانمان بۆ دیارێکەوەی کە زۆر دیارە باشین زانکۆ بەڵێ QS وۆت ڕانکینمان هەیە شەنگهای ڕانکینمان هەیە تایمس هایر ڕانکین ئیدوکیشنمان هەیە و هەروەها وێ بۆ مەتریکسمان هەیە ئەوان زۆر بە وردی زانکۆ بە زانکۆ بە هەموو کیشوەرەکان و بە هەموو وڵاتەکان هەموویت بۆ دیارەکە بۆ نەگەرێمە تەماشای یوبیمتریکس بکەیت کە وڵاتی عێراق لێ ئەدەی باشترین زانکۆی عێراق ئەوە چەند ساڵە یونیڤرسیتی ئۆف بابلیۆن کە لە 2186 جیهانی بەڵام باشترین زانکۆی کوردستان لەوێ پلەی هەشتەمی وەرگرتووە لە عێراق کە زانکۆی سلێمانی لەسەر ئاستی عێراق باشترین زانکۆی سلێمانیە ئەو بە پێی پێوەری بەڵێ پێی پێوەری وێبمتریکس ئەم پێوەرێکی زۆر زانستی وە کۆمەڵێشتیشی داوە لەسەر ئەو ئەساسە وەکو بەڕێزان ئاماژیان پێکرد تەبانەوە پلەی هەشتەمی وەرگرتووە بەڵام لەسەر ئاستی جیهان 4350 هەموو جیهان زانکۆی سلێمانی پاش ئەو زانکۆی سەلاحەدین دێت کە 4551 و زانکۆی عیشق دێت 5880 زانکۆی سۆران دێ 6343 زانکۆی هەولێری پزیشکی دێ 6693 زانکۆی دوهۆک دێ 7157 زانکۆی ئەمریکی سلێمانی دێ 7311 ئەمە یەک ئاماژە بکەم خراپترین زانکۆ من ناوەکەی لێرە ناهێنم لەسەر ئاستی جیهان لە پلەی 25800 ینی لە ئاستی جیانە ئێمە زانکۆکانی ئێمە زۆر لە دواون لەسەر زۆر 4000 مینی بەڵێ بە پێی ئەم پێوەرە بۆ نمونە پێوەری شەنگهای ئەنی ئەو ڕانکینی شەنگهای کە دایدەنێت ئەو چ وڵاتێکە ئەوە بە شێوەیەکی عامین وەکو پێوەرێکی سینیە بەڵام بۆ هەموو جیهان دایدەنێت ئەوی پێشتیان پێوەرێکی یوبیمتریکس هەر جیهانیە بەڵێ بەس لە چ وڵاتێکە ئیسپانیە بەڵێ بەڵام ئەمەی شانگهایەکە زۆر ورترێکە هاتۆ مەسەن بۆ هەموو بابەتەکانی دیاری کردوێتەوە زانستە سروشتیەکان ماتماتیک و فیزیا و کیمیستری و زانستی زەویناسی و هەموو زانستەکانی جیا کردوێتەوە مەسەن لە ڕووی ئینجینێرین و ئەندازیاریەوە لە ڕووی زانستە ژیانیەکانەوە میدیکەڵ و هینەکان لە ڕووی زانستەکانی زانستە وێژەیەکانەوە کۆمەڵایەتەکان هەمووی دیاری کردووە عێراقی هەرتیانی هیچ زانکۆیکی عێراقی تیانە چکە و تەنها تا هەزارەمین زانکۆ پیشانەدا بۆ نەوڵاتێکی وەکو ئێران تەنها دوو زانکۆی تایە بۆیە کە تۆ تەماشای ئەمانە ئەەکەیت ئەم پێوەری کە ئەوان ئەڵێن ئەم هەموو زانکۆیە هەمووی لەسەر ئەساسی پیتی ئەبجەدی ڕێکمان خستووە بەڕاستی وەکو پێشتری ژوتم بە هیچ جۆرێ پێوەرێکی ورنێ و ڕیزبەندێکی ڕێگ نییە ناتوانرێتەوە بڵێ وڵا ئەم 6 زانکۆیان ئەم 5 زانکۆی هەمووی لە یەک ئاستان شتیوانە لە جیهان زۆر باش ئەوەی کە ئێستا بۆ منەوە پێیانی پێوە بەڕێز باسکە زانکۆکانی کوردستان لە ڕیزبەندی 4000 مینی بەسن زانکۆکانی گیان بن چیمان پێڵ دەربارەی ئاستی زانست لە زانکۆ و پەیمانگەکانی هەرێمی کوردستان ئەمە بە شێوەیەکی گشتێگەر باسی عێراقیش لە ئێمە باشتر نییە پێم وتیانی ڕاستە ئێمە پلەی 4000 ئەگرین بەڵام ئەوەی باشترینەکانی عێراق پلەی 2000 گرتووە و بۆ نمونە زانکۆی بەغداد کە ئەم ساڵ پێوەرێکی زۆر باشی تێبەڕان پلەی 2569 گرتووە بەڵام دانی ئەمەگەر تەماشای پەروەردە و فێرکردن بکەین و تەماشای خوێندنی باڵا بکەین لە هەرێمی کوردستانە بە بەردەوامی ڕەخنەی زۆر ڕوون هەیە لە سەریان و هەموو ئەو پرۆسەیە ئەبێ بە فیلتەری لق و مەڵبەندەکانە تێپەڕ بێت ئەبێ بە فیلتەری ناوچە و نازانم ئەوەی کە پێوتێ کۆمیتی فەرمانبەران ئەوانەیە تێپەڕ بێت بۆیە هیچ شتێک لەم کوردستانی ئێمەیان نییە کە پێوەری حیزبی نەبێت لەوا چێ سەرۆک بەشێک لە هەندێک شوێندا بنرێت لەبەرەوەی کە کەسی تر نییە
بەڵام بە دڵنیاییەوە عەمیدێک سەرۆکی زانکۆیە کە تا موافقە و نێوکارەکەی حیزبە و دواکەوتوی زۆر بە دڵنیایی بەڵێ سوپاس دەکەم مامۆستا نەبەرێک بگەڕم لای بەرز سەبارەت بەوەی بۆچی زانکۆکانی ئێمە لە ڕێزبەندی زانکۆکانی جیهاندا لێ باشترینەکانی جیهاندا نەبن ینی با دیاریکراوی بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە بۆ چوونیەوە طبعا کا حەکیم بۆەوەی کە زانکۆیەک ئاسی زانستی بەرەو پێش ببە بەر لە هەموو شتێک پێویستی بەوەیە کە سەرچاوەیەکی دارایی سەربەخۆی هەبێت سەرچاوی دارایی بۆچی سەرچاوی دارایی کە سەربەخۆی هەبێت ئەم زانکۆیە توانێت لە زۆربەی کۆنفرانسە نێودەوڵەتەکانە بەشداری بکە لە زۆربەی بۆ وەرکشۆپ و سیمینار نێودەوڵەتەکانە بەشداری بکە کە ئەمانە بۆ خۆی مەوەست چی لە سەرچاوی دارایی سەربەخۆینی خۆیدات پەیدا بکات لێرەدا ئێمەسە بۆ نمونە گەربیت و فۆکس بخێنە سەر هەرێمی کوردستان هەندێک جار بۆ نمونە بۆچی زانکۆیەکی ئەهلی لە ئاسێکی بەرزترە وەک لە زانکۆیەکی حکومی لەبەرەوەی زانکۆیەکی ئەهلی احتیمال هەیە بەرپرسێکی حزبی دروستی کردبێ ئەم بەرپرسە داهاتێکی باش خسبێتە بەرامبەر ستافی ئەو زانکۆیەوە ئەو زانکۆیە بتوانن کۆمەڵێک تاقیگە و وەجیزاتی تازە بێن ناو زانکۆکەوە و بتوان لە زۆرترین سیمینارات و کۆنفرانسی نێودەوڵەتیە بەشداری بکەن و بتوانن زانکۆیان لە ڕووی ستافی مامۆساشەوە بەرەو پێش بن بۆ نمونە توانێ مامۆسای زانکۆی وای ئەهلی هەیە مامۆسای وڵاتەکانی دەرەوە هێناوە بۆ هەرێمی کوردستان لە زانکۆی خۆیان دەرسی پێڵێتەوە کەمە بۆ ڕانکینی و زانکۆیە زۆر باشە بۆ مامۆسایەک بۆم نەکە لە دەری وڵات و لە ئەمریکا و وڵاتەکانی کە بێتەوە لە زانکۆی کوردستان دەرس بڵێتەوە ئەمە بۆ ڕانکینی و زانکۆی زۆر باشە ئەمە گەڕێتەوە بۆ چیوە کاماژەم پێ کرد لەبەرەوەی سەرچاوێکی دارایی سەربەخۆی هەیە و ئەتوانێت خۆی بەرەو پێش ببە بەڵام لە هەرێمی کوردستانە بە حکمیەوەی زانکۆ حکومیەکان کەمترین بۆ نمونە اعتیباری بۆ دانراوە طبعا کا حەکیم لە هەموو دنیا زانکۆ سەرچاوەیەکی ریسێرچ ینی مرکزێکی بحوثاتی عالمیە کە ئەو وڵاتە بۆ هەر کێشە و مەشاکیلێک پشت بە زانکۆ بەسێ بەڵام لە هەرێمی کوردستانە حکومەت هەرگیز پشتی بە زانکۆ نەبەستووە بەڵکو کارێکی کردووە کە زانکۆی وا لێ کردووە ئەهەمیەتی زانکۆ مامۆسای زانکۆی کەم کردوێتەوە ئێمە گەربێت و سەیری حکومەتی عێراقی بکەین لە ساڵی 1970 بە پێی مادەی ژمارە 3 لە قانونی ژمارە 3 حکومەتی عێراقی بڕێریدا بوو کە پەیوەندیەکی ڕاستەوخۆ لە نێوان وەزارەتی تعلیم عالی و وەزارەتی تەخطیط هەبێ وەزارەتی پلاندانان بۆ چونکە وەزارەتی پلاندانان کە سەر فەقەرەی ڕئیسی و حکومەتەیە بۆ هەر پلانێک کە پلانی بودجە بێ پلانی هەر خزمەتگوزاری ئیستثماری بێ و بەرێنان بێ پشت بە وەزارەتی تعلیم عالی بەستی لە ڕێگەی ریسێرچەکانەوە ئەم قانونە لە 2014 لە پەرلەمانی عێراق تعدیلی بۆ کراوە بە مادەی ژمارە 2 تا ئێستا حکومەتی عێراقی ئیشی پێەکەوە بۆ زۆربەی بڕیارەکان حکومەتی عێراقی لایکەمی ڕاوێژێک بە زانکۆکان و مرکزی بەحوثاتی زانکۆکانەکە بەڵام لە کوردستان پەیوەندی وەزارەتی خوێندنی باڵا لەگەڵ دامەزراوەکان چۆنە ئێمە وەکو پێم وتیت ڕەنگە ئێستا لە هەرێمی کوردستانان بەشێکی باش لە مامۆسایان بتوانن کۆمەڵێک ریسێرچ و توێژینەوەی باش بکەن بەڵام حکومەتی هەرێمی کوردستان پشتی بێنە بەستەوە بە نمونە بۆ تێنەوە ئێمە بۆ وردبینیکردن لە بواری نەوتە ئەوە بۆ حکومەتی هەرێمی کوردستان هەستا بەوەی کە کۆمپانیەکی وردبینی لە لەبنانەوە هێناوە یان کۆمپانیای دیلۆتی هێنا پشتی بە هیچ کەوادرێکی زانکۆکانی خۆی نەبەست ئەمە مانای ئەوەیە کە حکومەتی هەرێمی کوردستان هەرگیز ئامادە نەبووە کە پشت بە مامۆسایانی زانکۆ و ستافەکەی خۆی بەستێ و ئەمەش وا ئەکات کە ئەو مامۆسایە ئەو تاقە و توانایی کە ئەوێ سەرفی بکە نەیوێ سەرفی بکە و خەرجی نەکا بۆ حکومەت بۆ چونکە ئێمە ساڵانە دەیان توێژینەوە و بەحوثاتی گرنگەکەین ئایا حکومەتی هەرێمی کوردستان پشتی پێ بەستووە نەخێر حکومەتی هەرێمی کوردستان تەنها پشت بۆ سیاسە بەسێت کە لە حزبەکانی خۆیانەوە و لە بارەگە و مەقەڕەکانی خۆیانەوە قەرای لەسەر درێ خاڵێکی تر کە ئێمە گەر بێت پشتی پێ بەستین لە کۆتا راپۆرتی ڕێکخراوی شەفافیەتی نێودەوڵەتی کە لە ساڵی 2013 دەرچووە باس لە دوو خاڵی زۆر سەرەکیەکە کە باس لە گەندەڵەکانی ئیدوکیشن لە بواری ساختەکاری لە بواری خوێندنە ئەکا یەکیان لەوە باس لەوە ئەکا ئەڵێ تا ئێستا پڕوەسەی دانانی بەرپرسیارەتی بەشەکان و عەمید و کۆلێژەکان و بەرپرسەکان تا ئێستا شەفاف نییە و پێویستی بە تەسکیەی حزبی هەیە و خاڵی دووەم کە ئەمە زۆر گرنگە لە هەموو دنیا کاتێک بڕیارێک لە زانکۆیەک لیژنەیەکی زانستی دەرئەچێت ئەو بڕیارە ئەو ڕێنمایە ئەنێرێ بۆ تەواوی مامۆستاکان بەڵام ئێستا سەیری زانکۆکانی هەرێمی کوردستان بکە تەنانەت نەقڵکردنی مامۆستا دوورخستنەوەی مامۆستاهۆی بەنهێنیە ڕوە هیچ مامۆستایەک ئاگای لە پرۆسەی بڕیاردانی ناو زانکۆکە و ناو کۆلێژەکەی خۆی نییە و دەرەنجام هەندێک جار مامۆستا بۆ نمونە ئەگەر قسەیەک یان دەنگێک بکات لەسەر ئەوە تووشی کێشەیەکەن بە نمونە بۆ تێئێنمەوە ئێمە مامۆستای وا هەیە لە ڕێکخراوەکەی ئێمە یان کە کەیسەکەی هاتووەتە لای ڕێکخراوەکەی ئێمە شکاتی لە کۆلێژەکەی خۆی کردووە طبعا بۆی کە بینران هەمووی ئاگایان لێبێ لە کۆلێژێک لە کۆلێژەکانی زانکۆی سلێمانیە فەحس بۆ کۆمپانیایە کراوە فەحسی ئەجیزەیەک بۆ کۆمپانیایە کراوە ئەو ئەجیزەیە لە زانکۆی سلێمانی هەر بوونی نییە بەس تەنها وەستەکەی پێ پڕ کراوەتەوە و پارە لە کۆمپانیاکە وەرگیراوە ئێمە مامۆستایان ڕۆیشتۆ باسی لەوە کردووەڵێ کاکە گیان ئەم وەستەی کە بە ناوی زانکۆی سلێمانی وەکراوە و ئەم ئەجیزەیە کە ئەو موادەی پێ فەحس کراوە ئەم ئەجیزە لە زانکۆی سلێمانی بوونی نییە بردوویەتێ مەحکەمە لە مەحکەمە کەیسەکەی دۆڕاندووە ئەمە سەرچاوەیەکی ئەوەیە کە تۆ حکومەتی هەرێمی کوردستان تەنها بۆ پەردەپۆشکردنی کۆمەڵێک گەندەڵی فەسادی خۆی پشتی بە زانکۆکان بەستووە دەنا بۆمانە ئەکادیمی ومانە ڕیسێرچی و
پشت بەستن بەتوانە و تاقی مامۆساکان بە شوێ پشتیبیانە بەستووە دەرەڵەتیش بۆ وەکو ئاماژەم پێی کردی ئەمە تەواوی ستافەکانی زانکۆ تا چەند حکومەتی هەرێمی کوردستانەوە گوێی لێگرتووە تا چەند ئیشی لەسەر پرۆژەیەک و توێژینێکی مامۆسایە کردووە. بەڵێ سوپاس دەکەم مامۆستا ئەگەر بچین لای بچینەوە لای کاک دکتۆر سیروان. کاک دکتۆر سەبارەت بە مەسەلەی پەیوەندی سیستەمی سیاسی و خوێندنی باڵا لە هەر وڵاتێکە و مەسەلەی بەرزی ئاسی زانستی پەیوەندیان بەیەکەوەیە جۆری سیستەمی سیاسی لە کوردستانە کە خەڵک زۆر گرەی هەیە هیچ پێ ڕنگدانەوەی هەیە لەسەر بۆ نمونە وەزارەتی خوێندنی باڵاش؟ بێگومان باسییان کرد بەڕێزانانی هەمیشە ئەو پۆستە باڵەکان لەسەر ئەساسی حزب دادەنرێت کە ئەمەش کاریگەری سلوی دەکاتن ئەگەر لام حزبشی دیاریکراوە بوون و حزبی ئەلێڤیان بە ئەبی کەسانی شیا و دامەزر ئەوش هەر باشە بەڵام زۆر ئەوەش ناکرێتن ینی زۆر باشترین CV کە ئەوە باش نیە خۆی بەس ئەگەر ئەضعف الئیمان ئەوش بکرێ لەوانێ کەمێک تەسیری دەکاتن بۆیە ڕنگدانەوێت تاوی کاکانی زانکۆ بوونی هەیە حقیقەتیش هەڵ ناکرێت ئینکاری لێ بکرێت و کارگەری نێگەتیڤیشی هەیە زۆر زیاد کەسانی نەشیا و شایانی ئەو شوێنەی نینە ئەو بۆ جێگایە پڕ دەکرێنەوە هەمیشە لەسەر بڕیاری زانستیانە دوور دەبێت لە بڕیاری زانستیانە لە بڕیاری ئەکادمی کە ئەمە کارگەری سلوی دەبێت خۆی پێش مەفروض وە زانکۆ ببەستێتەوە بە سیاست حکوومەت گوێ لە زانکۆ بگری گوێ لە توێژینەوەانە بگری و شتەکانی هەمووی لە ڕێگایشی زانستی بە ڕێگای توێژینەوە بی و توێژینەوە بۆ توێژینەوە بەمەستەنها بۆ خزمەتکردنی کۆمەڵگەبی و بەستنەوەی بازاری کاری بەستنەوەی بۆ لە وزارەتی پلانداران ئەگەر ڕەت تشتی تاو هەبی لەگەر وەزارەتی خوێندنی باڵا بزانێت بۆ کوێ کام شوێن کام جێگا پێویست دەکات توێژینەوەی بۆ بکرێ جگە لەوەش هاوکاری مامۆستایانی زانکۆ بکرێ بکە بەداخەوە ئێستا هەر نەک هاوکاری ناکرێت بەڵکو مامۆستایانی زانکۆ ئەگەر بێ توێژینەوە بکرێت دەبێت 250,000 بدە بۆ توێژینەوەیشی لە مجەلەکەی خۆی کە ئەمەش بەڕاستی ئەرکەشی زۆر دەخات لەسەر مامۆستا سەر ئەرچی مامۆستا و جگە لەوەش لایانی تەکریم کەمەوە ئەگەر لە کۆنفرانسی نێودەوڵەتی ئەگە بەشداربی زۆربەی لەسەر ئەرچی مامۆستا ئەمانە هەموو وا دەکە کەەوە مامۆستای زانکۆ سارد بێتەوە و گاپێک دروستبی. بەڵێ کاک دکتۆر هیچ توێژینەوەیکی زانستی حکوومەت بەڵێ حکوومەت هێرێم سوود لێ توێژنەوەیکی زانستی مامۆستانی زانکۆ پەیمانگەکانی هەرێمی کوردستان وەردەگرێت؟ من ناتوانم بە ڕەهایی هیچ داتایەک بەلانێ بەڵام ئەوەی کە تێبین دەکرێت ئەوەی کە حەسەب ئیستیقرائی خۆمان کە دەبین زۆر بەدەگمەن وەک ئەو بەڕێزش باسی کرد ئەو کۆمپانیای بۆ کۆمپانیای شەفاف دیلوتی ئەمریکی دیلیت بزانام پێگەر هەڵەوەم ئێستا سوود لە ئەکادمیانی کوردستان وەرناژرێ و مامۆستایانی زانکۆ پشتگوێ خرانە و بە شێوەیەکی گشتی و تەنها مامۆستای زانکۆ چونکە هەر ئیشی ئەوە نیە مامۆستای زانکۆ تەنها دەست لە هۆڵەکە بێتەوە لە هۆڵی زانکۆی بەڵکو پێویستە توێژینەوە بکە پێویستە لە دەرەوە پێویستە لە جێگای بڕیاربی چونکە بڕیاری مامۆستای زانکۆ هەمیشە ئەگەر مامۆستای زانکۆ بەمانای وشە مامۆستای زانکۆ بی بابەتیانە دەبی بە شێوەیەکی ئەکادمی دەبی لە گشت گۆشتە نیگاکان سەیری چێشتەکان دەکاتن تەنها لەلایەنێک نابینتن لە ڕەنجێک نابینیتن کاگتۆر وەک خۆی کە هەیە هەمیشە داتا لای ئەو قسەی دەکەم. بەڵام تا چندێک ئەوەی کە سوود لە توێژنەوەکانی مامۆستایانی زانکۆ وەرنەگیرا پەیوەندی بەوەش نییە کە ئاسی توێژنەوەکانیش چۆنەیانی ئاستی زانستی و توێژنەوانەی کە دەکرێن ئایا پێویستن بۆ هەرێمی کوردستان یاخود تەناوەیە کە حکوومەت هیچ بەیاخێک بە توێژینەوەی مامۆستایانی زانکۆ نادەکە لە وڵاتانی جیان لە ڕێی توێژنەوە کێشەکانی وڵات چارەسەر دەکرێت؟ وەک باسم کرد ینی لەوانەیە مامۆستایانی زانکۆش بەشە کەمتەرخەرم بن ینی کە چونکە هەمدان نیە بە مامۆستایانی زانکۆ ئەو ژینگە زانستیە نییە گویان بۆ ناژرێ ئەو کەشە نییە توێژینەکانیان هیچ کۆمپانیایەک نیە دامی پاڵپشتیان بکاتن بۆ ئەو بیرۆکیان هەیە بڵێ فلانە کۆمپانیای ئەیان بی پێویستی بە پرۆژەیەک هەبی توێژنەوەکە بە پێی ئیسیبیانی بۆ بکە مەسحی بۆ بکاتن بە پێی یاخود هەر دیزایانی بێ هەر شتێک بێ بە پێی توێژنەوە شتەکانی بۆ بکاتن ئەو حکومەت نەیتوانێت ڕەبتی توێژنەوەکان بە
کەرتی تایبەت بکە و بە کۆمەڵگە بکاتن و توێژینەوە بۆ کۆمەڵگە بیتن تەنها بۆ ڕەفەکانی زانکۆبی ئەمە لەلایەک شش تریش جگەلەوەش لەلای شیریز مامۆستانی زانکۆ بە شەکەڵکەم تەرخەمیان بەردەکەویتن ئەویش بە حکمی ئەوی لەوانەیە کە هەمیشە بەشێک چونکە بەپێی بیستەخاقی خۆلانێ وەرنەگیرابی یان بە شێوەشەکان ببێتە مامۆستای زانکۆ یاخۆت هەر مامۆستای زانکۆ تااقەتی ئەوەی نەماوی کە توێژنەوەی زانستی بکە و گوێی بۆ نەگیرەوە بۆ تەرخەکردن زیاتر دەکا و مەبەستی لای بەرزکردنەوەی پلەی زانستی هیچترنی بەڵێ زۆر سپاس بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 01970 224 75 74 یان 01950 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاتان لەبێت بینێرانی بەڕێز. کاک دکتۆر یونس ئەگەر بگەڕێمەوە لای بەڕێز سەبارەت بە تەداخولی حزب لە پرۆسەی خوێندنی باڵا لە کوردستانە چۆنەوە چ زیانێکی داوە لە پرۆسەی خوێندنی باڵا لە کوردستانە؟ وڵای اینجا دیارە خۆی جاران قسەیەکی ئەحمەد حەسەن بەکر هەبوو یانی بەڕاستی و قسەیە دیارێ ئەحمەد حەسەن بەکر وەکو ڕژێم بە دوژمنی کوردی ئێزادین بەڵام قسەیەکی زۆر معقول بوو. ئەوی دەگەر هات و سیاست لە دەرگا و داخلی قوتابخانە بوو لە ئەو کاتە زانست لە پەنجەرەوە دەرەچێتە دەرەوە. ئەنی بە هیچ شێوەیە حیزب نابێتە دەخولی هیچ جۆرە کاروبارێکی زانستی و پەروەردەیی بکات بە هیچ شێوەیەک و هەر وڵاتێکی شتوانی بێتی بەو شێوەیە بیرکاتەوە سەرکەوتنی بۆ خۆی بەدی کردو. ینی قەت شتیوان نەبوو تۆ بچیتە هەر وڵاتێک. باشە بەس ئێستا تەداخولی حیزبی چۆنە چ لە وەزارەتی خوێندنی باڵا چ لە سەراستی زانکۆ پەیمانەکان شێوازەکەی چۆنە تەداخولەکە؟ شتەکە زۆر ڕوونەک و پێشتر باسم کرد ئاماژەم پێدا. ینی بەرپرسی بەشێک سەرۆکی بەشێک لەوە ئەچێ خەڵکێکدا بدەن بە شێوەگەر کەسیان دەست نەکەیان بە تەنها بۆی کەوکو نمونە بهێننەوە. یعنی پێ دوای لە سەدانەوەتی بۆ نمونە سەرۆکی زانکۆ و پەیمانگەکان لەمبەر لە یەکێتی دایناون لەو بەریش پارتی لەسەر ئەساسی حیزبی زۆر بەدڵنیاییەوە. بەڵێ لە چاوی بڕوانامە و شارەزا و لەیاتووی ناکرێت. کۆمەڵی خەڵک لەناو خۆیانە سیڤی پێشکەشەکەن بەڵام لە کۆتاییە حیزب بڕیارەدا نەک کۆمەڵی کەسی ئەکادیمی دانیشن لەسەر ئەساسی لێهاتووی و کارامەی ئەو کەسە ئەو شتە دابنن. سزای مامۆستاش دەدرێ ئەوانەی کە بۆنمونە غەیری دەسەڵاتن بۆ نمونە لە ڕووی لە بەرزکردنەوە یاخود لە ڕووی گواستنەوە وەکو سزایەک زۆر جار لە کاتی هەڵبژاردن و لە کاتی کۆمەڵێک پرسی سیاسیدا شتی لەو شێوەی هەبوو بەڵام بە حکمی کە من کەمتر لە زانکۆیە دەوامم کردووە بۆ پێشتیش لە دەرەوە بوومە ئەنی شتی لەو شێوەیە زۆر نمونەی ڕوونم لا نییە بەڵام شتە ئەبیستی لە ڕاگەیاندنەکان. بەڵام بەس چەبوونەوە چ کاریگەرێکی خراپیە کە سەرۆکی زانکۆیەک سەرۆکی بەشێک لەسەر بنەمای حیزبی دابنرێ نی کاریگەرێکی ڕنگدانەوەکەی چی دەوێت لەسەر پرۆسەی خوێندن بۆ منە نابێتە هۆی هاندان بۆی کە ئەو مامۆستای بۆن لە سەرەتای کە دکتۆرای تەواو کردو هەوڵی خۆی بدا خۆی ماندووکە بۆی کە بە پلیا بەرز بێتەوە لە سەرۆکی بەشەوە بۆ
مەسەلەن بۆ نمونە جێگری ڕاگر لە ڕاگرەوە بۆ مەسەلەن جێگری سەرۆکی زانکۆ بۆ زانکۆ نابێ بەهاندانێ بۆ کەس چکە سوور ئەو سوورەزانێ لەبەرەوەی کەسە ئەو سەر بەو حیزبە نیە ناگاتە ئەو پلە و پۆستە بۆیە هیچ هاندانێک نییە بۆ مامۆستا بۆ مامۆستای زانکۆ کەوای لێ بکە بە شێوەیەکی زانستیانە بیرکاتەوە بۆی خزمەتێکی زانستیانە بکە سوورا سوورەزانێ ئەو لەو حیزبانێ بەی شێوە ناگاتە ئەو پلە و پۆستە و لە زۆر بواری تریشانی بۆتە نەک هەر نەبۆتە هۆی هاندان بەڵکو بۆتە هۆی ئەوەی کە ساربوونەوەیەک لای مامۆستایانی زانکۆش دروست بێت باش ئەی لە ڕووی پێداویستیەوە بۆ نمە زانکۆکانی ئێمە پێراویستەکانیان بۆ دابین کرا و هۆڵی خوێندن نازام تاقیگەیە ینی بۆ نمە سەوزاییە وەرزشانی و پێراویستیانە دابین کراون لە زانکۆکانی ئێمە کاتێک کە تۆ بەراوردی زانکۆکانی خۆمان لەگەڵ زانکۆ جیهانیەکانەکەی بە هیچ شێوە بەراورد ناکرێن ینی من هەموو جار لەو زانکۆی کە لە مالیزیا تێدا بوو قەت نەتەبینی 4-5 کەس پێکەوە بەڕێیا بڕۆنیان 2 کەس پێکەوە بەڕێیا بڕۆنە حەکایەت بکەن لە ناو خۆڵەکانی زانکۆیە بەڵام لێرە ئەبینی تەنها خەریکی بەر شوێنێک نییە ئەو کەسە لە زانکۆیە ئەگەر ئەو کە فاسیلێتانی کە هەیە پێداویستیانی کە هەیە بۆ کات بەسەربردن قوتابی زانکۆ ئەگەر بتوانێت کات بەسەر بەرێ بووی کە زیاتر مێشکی ساڵێ بووی کە زیاتر لە محازەرەکانە سوود وەرگێت لە هەموو بوارەکانی وەرزشە و لە هەموو بوارە ئەوەی کە پێ ئەوترێ کات بەسەربردن بەڵام بە شێوەیەکی واکە لە حدود و هینێکا بێ کە ئیسفادەی لێ بکرێت شتیوان لە زانکۆکانی خۆمانان نییە بەڵام لە زانکۆکانی خۆیان زۆر گرنگی پێ ئەدرێت بنمە زانکۆی کە تیا بووم هەتا شوێنی ئەسب سواری تیا بوو زیاد لە 50 شوێنی یاریکردن و شوێنی سپۆرت و وەرزشی تێدا بەڵام بەشێک لە زانکۆکانی ئێمە و بینایش کە بۆ دروستکراون پێشتر بۆ زانکۆ دروست نەکراون مانگە ڕەنگەیانێکیان بۆ بارگای عسکەریش دروستکراون بۆ نمونە هیچ جۆرانی کاتێک کە تۆ ئەچیتە زانکۆوە زۆر لە زانکۆکە هەندێک زانکۆیە بۆ نێسا کەمپی ئێستای زانکۆی سلێمانی بەڕاستی کەمپێکی پێشکەوتووە کە تۆ تەماشای ئەەکەی بە زانکۆ ئەچێت بەڵام زۆر لە زانکۆکانمان بە شوێنی زانکۆ ناچێت دیارە کاریگەری قەیرانی دارایشی بەسەرەوە بووە و ئیدارەین بە قەیرانی دارایی خو پەیوەندی بە مەسلەی گرنگینەدانی حکوومەتیشە بە خوێندنی باڵا ینی بۆ نەخۆڕەنگە من 2 ساڵ مەسەلەن 3 ساڵە قەیرایی پێشتر مەسەلەن بۆ ئەمە نەکراوە ینی گرنگی زۆر پێنەدانی حکوومەت نەبووە بە دڵنیاییەوە کەم تەرخەمی حکوومەت بۆ وارە سپاس دەکەم مامۆستاگەر گەرم بوو لای بەڕێزت سەبارەت بە موێ تێبینی بەڕێژ سەبارەت بە تەداخولی حزب لە زانکۆ پەیمانگەکان کاریگەری خراپەکانی طبعا تا حەکیم من ئەتوانم 100% پێتی بڵێم تەواوی سەرۆکزەمەکانی هەرێمی کوردستان ئەوەی لە سنووری زەردا بێت ئەبێ پارتی بێ و ئەوەی لە سنووری سەوز و نیلا بێ بەحسابە بێ یەکێتی بێ و هیچ سەرۆک زانکۆیە کە توانم لێرەوە بەڕوونی بڵێم بێلایەن نییە و زۆر کاتیش ئەوەی کە ئەو پۆستانی کەش کە دابەشەکرێ طبعا ئێمە ئێستا لە وەزارەتی خوێندنی باڵا بە تایبەتی لە زانکۆ و کۆلێژەکانە تووشی کێشەی گەورە بووینەتەوە جاری وا هەیە کەسێک کە بۆ نمونە نییە بۆی بخرێ بۆ پۆستە کە تابعی و حزب بێ دەرەنجام دێن بۆ وەکالەت بڕێکەنەوە طبعا سەدان پۆست عمیدی کۆلێژە سەرۆک بەشە سەرۆکی زانکۆیە ینی خەڵک ینی بۆ نمونە بچووترین نمونە لە ماوەکە لە ئیعلامی شەباسکرا زانکۆیەک لە پارێزگای سلێمانی سەرۆکی زانکۆکە چەندین پۆستی پڕ کردبوو بۆ وەکالەت 8 پۆستێک بووە 9 پۆستی پڕ کردەوە بۆ وەکالەت لە کاتێکە ئەسیستان پرۆف هەبوو لەو زانکۆیە کە ئەکرا بۆ نمونە ئەو پۆستانە بڕێوە بەڵام تابعی و حزب نەبوو نەکرا کەوابوو ئێمە توانین زۆر بەڕوونی بڵین حەزب دەستی خستۆتە ناو تەواوی سێکتەری زانکۆوە کێشەیەک نیە ئێمە ڕوون و ئاشکرایە تۆ لە هەرێمی کوردستانە لە کۆتاییە ئینسان کە ئەبێ سەر بە ئایدەیەکی حزبی بەشێکی زۆری تۆ حزبیت زۆر نۆرماڵە کێشەیەک نییە بەڵام لە ناو موسسەی تەعلیمیات تۆ ناکرێ پەیڕەوی فکر و ئایدەیە حزبی بکەیت ئەمە تابعی حزبەکەی خۆم نێبێت و چی کێشەی بکەم طبعا لە وسات باسی لە بەرزکردنەوە شەیەکە غادر بەرامبەر مامۆستایانە بەوانی کە غەیری دەسەڵات طبعا ئەزانی کا حەکیم بۆ نمونە سزادان لە وەزارەت تعلیم عالیا چۆنە بۆ نمونە زۆر کات بۆ نمونە مامۆستایەک لەوانەوتنەوە بێبەشەکەن یان بۆ نمونە کۆمەڵێک توێژینەوەی لێ وەرەگرنەوە یان بۆ نمونە لە بواری دراسی باڵا کە بۆ ماجستێر و دکتۆرای بێبەشێکن و کۆمەڵێشتی تر کە مامۆستایەک حەقی خۆیەتی پۆست وەربگرێ بۆ نمونە کەسێکە لە سەرۆک بەشی مامۆستای وا هەیە لە وەزارەت تعلیم عالیا 4 ساڵ جارێکە بێ سەرۆک بەش بگۆڕێت سەرۆکی زانکۆ بگۆڕێت ڕاگەری کۆلێژ بگۆڕێ بەڵام خەڵکی وا هەیە 2 جار بۆ نمونە بۆی درێژکراوە تەمدیم کراوەتەوە لە کاتێکە کاوادری تر بوونی هەیە ئێمە گەر کەوادر بوونی نەبێ کێشەیەک نییە و ئەم قەزی حزبایەتیە
یعنی کێشەی بۆ خوێندکارانیش دروست کردو یعنی تاسیری نمونەکەوەی ئەمڕۆ لە پەیمانگایەکە ڕوویە لە سیمیناری پەیمانگایەکە و خوێندکارە هەستاوە ئەڵێت من بەپی ڕیزبەندی و بەپی حەقی خۆم یەکەمم کە ئێسەکراوم بە سێیەم کە ئەوە بوو بەتەکیدی ئێمە توانینەوە بڵین بەڵێ دەستکاری بکرێت چونکە ئەو نمونەیە کە ئەمڕۆ لە سیمینارێکی پەیمانگایەکە بوو کە بۆ کاری وەساندنی سیمینارەکەش خوێندکارەکە لە سەر مەسێ تەختەکە ئاماژەی بۆ کرد کە بەڵێ دەستکاری دەرەجەکەی کراوە لە ڕیزبەندە یەکەم بۆ هێنراوەتە سێیەم. باشە ئەستی زانستی مامۆسایی زانکۆ بەڕێز بەست پێشی باسی بڕوانامەی ساختە ینی لە جیانە هەیە لە کوردستانیش بڕوانامەی ساختەیە بۆ نمونە پشتیگیری حزب مامۆستا هەبێ بڕوانامەی ساختە بێ بە مامۆستای زانکۆ. ئەزانی کاک حەکیم ئێمە ناتوانین بشارینەوە و باشترین بەڵگەشت ئەوە بوو کە زانکۆی سلێمانی چەندین ئەوەی کە کاندید بوون بۆ ماستەر و لە کۆرسی یەکەمی خوێندنەکەشیان تەواو کرد ئاشکرا بوو کە بڕوانامەی ئینگلیزیەکەیان فەیکە و لە خوێندنی ماستەر بێبەشکران و چەندین مامۆستای تر کە بڕوانامەی فەیکی هێناوە وەزارەت تعلیم عالی بە کتاب لە خوێندنی دکتۆرا لە ناو عێراقا لە خوێندنی ماجستێر لە ناو عێراقا بێبەشی کردووە کەوا بوو بەڵێ بڕوانامەی فەیک بڕوانامەی ساختە لە زانکۆکانی هەرێمی کوردستان بوونی بەڵام مامۆستای زانکۆ بێ بڕوانامەی ساختە دەست بڵێتەوە. ئەزانی چی کاک حەکیم لێرە ئێمە وەکو ئاماژەمان پێی کرد ئەمە بوارە حزبێکی وەربگرە بۆ ئەم کەسەی کە ئەگەر بڕۆنامەیەکی فەیکی هێناوە بڕۆنامەیەکی ساختەی هێناوە بۆی لە خوێندنی ماسەرەکە وەربگیرێ لە خوێندنی ماسەر بێبەش کراوە و ئاشکرا کراوە بۆ نمونە کەسایەتیشی ڕوشێنراوە بەڵام لە هەمان کاتە بە ئاگداری سەرۆکی زانکۆ ئەزانێت چاک ئەزانێت ئەم مامۆستایی بڕۆنامەی ساختەی هێناوە و نازناوی پێوەرگرتووە سەرۆکی زانکۆ ڕاگەرگە خۆی ئەزانێ بۆچی لە ئاسی ئمە بێدەنگە بەڵام بۆچی لە ئاسی کەسێکی تراکە کەسێکە کە پشتی نییە یان تابەیە و حزبی خۆی نییە بێدەنگ نییە کەوا بۆ ئێمە ئاڵێن چی بەڵێ حزبەکان دەستیان خستە بنە قاقای زانکۆکان و ئەمە هۆکارێکی ڕئیسیە بۆی زانکۆ پێش نەکەوێت بۆ چونکە بۆ منە ئێستا مامۆستای وا هەیە لە بوارەکەی خۆیان زۆر پێشکەوتووە بەڵام ئەبینە کەسێکیان کردو بە سەرۆک بەشی ئەو کردوانە ڕاگری ئەو چەندین توێژینەوە تەقدیمەکە هیچی لەسەر ناکەن وەکو پرسیارێکیش بۆی کە بۆ دکتۆرت کرد کە میوانمان لە هەولێر ئایا حکومەت بیر لەوە کاتەوە کە توێژینەوەی مامۆستایان لە ئاسێکی پێویستانە نەخێر توێژینی مامۆستای زانکۆ لە ئاسێکی زۆر باشایە بەڵام من ئەوەڵێم پرسیار لە حکومەتەکەم ئایا حکومەتی هەرێمی کوردستان چی کاتێک هاتووە لە زانکۆیەک داوا بکە توێژینەوەیەک تەقدیم کە بۆ چارەسەرکردنی کێشەیەک حکومەتی هەرێمی کوردستان پشتی پێ نەبەستەوە زۆر بە سەبارەت بە داهاتی زانکۆکانیش هیچ گەندەڵێک لە مەسەلەی داهاتی زانکۆکان ئەوەی لە خوێندنی ئێواران دەست دەکەوێت ئەوەی لە نەزانم کافتیروان ئێستا بۆ نمونە ئێمە گەشتین بۆ قەناعەتی کە حکومەتی هەرێمی کوردستان کە ئەم دوو بنەماڵەیە بڕێوەی ئەبن ئێستا بیریان لەوە کردوتەوە تەواوی سێکتەرەکان بکەن بە تایبەت لەناو سێکتەرانیش هاتوون بوون خوێندنی باڵا بکەن بە تایبەت و پەروەردەش بە هەماشیەوە و هۆکاریش بۆ ئەوە کۆمەڵێک زانکۆی هەلیان کردوێتەوە و دەرەجە لە ئاسێکا دائەنێن بۆی کە تۆ سەتا ڕێژەیەکی باش لە زانکۆ حکومیەکانە وەرنەگیری ناچە بڕۆ زانکۆ حکومیەکان ئێستا ئاماد بەتەمان زانکۆ حکومیەکانیش بکەن بە ئەهلی بۆ نمونە سیستەمی پارالێل هەیە ئەم سیستەمی پارالێلە پێشتر بۆ نمونە لە زانکۆکانە بەشی ئێواران هەبوو هەستان بەشی ئێوارانیان داخست کە کۆمەڵێک مۆزەف و مامۆستا سوودمەندە بوو بەڵام کێشەکە لێرەدا ئەوەیە ئەو داهاتی کە لە ئێواران وەرەگیریە بۆچی ئەڕوا کەس نایزانێ کۆمەڵێک مامۆستا و کۆمەڵێک بۆ نمونە ڕاگر و کۆمەڵێک سەرۆکی زانکۆ چەند سەفەری وڵاتەکانی پێیەکەن بە ناوی کۆنفرانس و توێژینەوە چی ئینتاجێکیان هەیە لەگەڵ خۆیان ئەیهێنەوە بۆ بۆ منە کە عەفوان ئەگەر ئەوەشە بڵێن ئێمە لە زانکۆکانە کافتریامان هەیە و ئەم کافتریا لە ڕێگەی تەندرینەوە بڵاوەکرێتەوە و هیچ کاتێک بۆ نمونە ئەم داهاتە ئەبێ ڕوونی بکاتەوە زانکۆ بۆ کوێ خەرجەکرێ بۆ کوێ ئەڕاوە ئەبێ ئاگادار کاک دکتۆر سیروان بگەڕێمەوە و لای بەڕێز سەبارەت بە پەیوەندی کۆمەلگا و زانکۆ ینی ساڵانە ژمارێکی زۆر خوێندکار لە زانکۆ پەیمانگەکان بڕوانامەیان پێدەرێت پەیوەندێکی بە پێداویستی بازار ینی بە پێی پێویستی بازار ئێمە و دەرچوانە بڕوانامەیان پێ بدرێت ئەو خۆی زۆر بەشێکی زۆر هەتا ینی بە شێوەشی سیستەماتیک بە شێوەشی منهەجی بە شێوەشی علمی نەکراوەتەوە زانکۆکانیش بەشەکان بەشێک زۆر بۆ تەنان دەبینی زانکۆ لە قەزایەکی دیاریکراوە بۆ دڕازیکردن کۆلیژیان بێتە قەزایەکی تر هەندێک بەشی ئەوانە کە پێویستی زلوانی زۆر بە مەصروفات نەبی ئەویان تێدا کردوتەوە ئەوە جگەلەوە بەشێش زانستی نەکراوە جگەلەوەش متابعان نییە ینی زانکۆکان هیچ متابعەیەکی دەرچوانیان ناکەن کە ئەوە زۆر زۆر گرنگە زانکۆکان بتوانن ئەمەش بە تەوان بە سەربەخۆبوونی زانکۆکان دەبێ متابعەی زانکۆکە دەرچوانیان بزانن تا چەند دەرفەتی کاریان بەدەست دەکەوێت تا چەند دەتوان کاریان بۆ دۆزنەوە تا چەند ئەو زانکۆی توانویەتی لەگەر کۆمپانیەکان بتوان هەلیکار بۆ گەنجان ڕێک بخاتن تا چەند بتوانێت ئەو کۆمپانیانە وا لێ بکاتن بیان هێنێتە ناو سوود لە زانکۆ بین بۆ ئەوی زانکۆ بۆ
کە بۆ بەرهەمهێنبی زانکۆ ئێمە خۆ دەتوانین ئەگەر بە شێوەیەکی تر ینی دەتوانین بۆ بەرهێنان لە زانکۆ بکەین بۆ نمونە لە زانکۆکان بەرەو تەخەسوسی ببین ئێستا دەتوان ئێستاگەر بنمونەیەکی بەسیط وەرگرین زانکۆی ئێستا زانکۆکانی زانکۆی ئیسلامی عالەمی لە مالیزیا ئەو زانکۆی چی کردو ینی زۆرترین زانان زۆرترین گرنگترین بەشەکانی زانست ئیسلامیەکانی تێدا نەک هەموو بەشەکانی تریشی تێدا زیاتر لە 156 نەتەوەی تێدا باشترین مامۆستا و فۆری ڕووی لەوێ دەکاتن جگە لەوە داهاتش یەکجار زۆر بۆ زانکۆکە کۆ دەکاتەوە لە 2000 تۆ کە دەچی ئەو زانکۆیە داهاتە بۆ خودی حکوومەت دەتوانێت لەم لایەنە کار بکە بەڵام ئەو کارانەش ناکرێت چوە هەمووی وەک باسمان کرد سەربەخۆبوونی زانکۆ. کاکتۆر دو پرسیارم زۆر بە کورتی ئەگەر وەڵامان دەیتەوە چارەسەر چییە بۆ مەسەلەی پێشخستنی خوێندی باڵا وەرزگارکردنی ئەو دۆخێکی ئێستا خوێندی باڵا تێدایە بە کورتی بێ سپاس دەکەین. بەڵێ کاکتۆر سیروان لەگەڵ بەڕێزمانە فەرمە کان بۆ توێژنەوەی زیوی بۆ توێژنەوەی زانستیوی و ببەستێتەوە بازاڕی کار متابعکردنی دەرچوانی زانکۆکان هەلیکاریان بۆ بدۆزێتەوە جگە لەوە بۆ بەرهێنان بتوانرێت باش کەشی خوێندن کەشی زانکۆیی بۆ ناو زانکۆکان بکرێت کە بەڕاستی زۆربەی شاوی وانەوتنەوە نیە لەوانەیە لە هۆڵێکدا 70 تەڵەبە لە هۆڵێکدابی کە ئەمەش کاریایی نگەتیڤ هەبی مامۆستا ناتوانێت ئەو پامێک هەیە بگەێنێ جگە لەوە گرنگجیدان بە مامۆستایانی زانکۆ و هەروە مامۆستا بوونی ساعاتی مەکتەبی مامۆستایانی زانکۆ ئیلزامکردنی مامۆستایانی زانکۆ بە توێژنەوەی زانستی بۆ کە خازانجی کۆمەڵگەبی بەڵام لە هەمان کاتدا مافیش بدرێت مامۆستایانی زانکۆ تەنها سپاس دەکەین زۆر سپاس کاکتۆر یونس دەقەیەکیش بۆ بەڕێستان وەکو چارەسەرێک چی بکرێت. پێشکەوتنی خێرای هەیە لە بەرهەمهێنانی ئێستای تۆ تەماشاکە ساڵانە مەسەن ئایفۆن سامسۆنگ چیوسی ئەمانە بەرهەمی خێراکەنە بازاڕەوە گۆڕانی خێرا هەیە لە پێویستەکانی بازاردا ئەنی پێویستی تواناکان بۆ کارکردن دروستکردنی چیە باشتیە هەیە بۆ پێشکەشکردنی باشتر هەموو ئەمانە کۆمەڵی هۆکارن پێویستە زانکۆ و خوێندنی باڵا پێداچوونەوە بکە بە فەلسەفە و استراتیژ و سیاست و شێوازی بەڕێوەبردنی زانکۆ ئەمەش بەچی ئەبێت بەوە ئەبێت کە منهەجێکی تێر و تەسەلدا مرێکە لە ئاستی پێشکەوتنی خێرایە بێت چۆنەتی دەستەبەرکردنی پێویستەکانی خوێندن کە ئێستا ئێمە لە ئاستێکی نزمین جۆری توێژینەوەکان کە وا بکرێت کە هانی مامۆستا بدرێت کە توێژینەوەی باشتر بکە شێوازی وانەوتنەوە کە ئێمە بەڕاستی لە هەندێک شوێنە شێوازی وانەوتنەوە هەر لەسەر شێوازە کۆنەکەیە ئاسانکاری کاریگەڕی چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ بەرهەمەکانی خوێندنی باڵایە و هەروەها سیستەمی کارا دابنرێ بۆ دابینکردنی پێداویستیە مادیەکان. من تەنها بە سمۆتانێکە وەکو ئاماژەمان پێکرد بۆ چارەسەرکردنەکە بە هەمان شێوەکو برادران باسییان کرد پێویستە بەر لە مشتێک زانکۆ سەربەخۆ بکرێ و داهاتێکی باشە بەردەستیا بێ و لە کۆتاییشە وەکو کۆتا سیستەمەوەترێت خوێندکار بکرێ بە سنتەری چالاکیەکان و با ئێمە مافی خوێندکاریش نەفەوترێنین پێویستە کار خوێندکارەکان بۆ نمونە گرنگی زیاتریان پێ بدرێت وە ئەو بەشانەش زیاتر گرنگی پێ بدرێت کە لە بۆ پێویستی بازارم. زۆر سپاس بۆ بەرەزان مامۆستا نەبەردکەریم ئەندامی ئەنجومەنی ڕێکخراوی داکۆکی لە زانکۆ پەیمانگەکان و دکتۆر یونس حاجی حەمەد ساڵح بەرپرسی ڕێکخراوی شایان بۆ زانست و پەرەپێدانی خوێندنی باڵا هەروەها زۆر سپاس بۆ کاک دکتۆر سیروان ئەنوەریش مامۆستای زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر کە لە هەولێرەوە لەگەڵ مامی سوپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی دیکە خۆتان.